ئایا دەکرێت پێمان بڵێ نهێنی نازناوی چووزەر چییە؟ یەکەمین شت لە 2009 کە ئەکاونتی فەیسبوکم دانا کە بەخۆی فەیسبوک لە 2004 دروستکرا لەلایەن دامەزرێنەری مارک زینبرغ و 2005 ئەو بابەتانە کە 2009 ئەمن ئەکاونتم دانا بەبیرم دێت تەڵەبەی پەیمانگا بووم لە بەشی سیستەمی کۆمپیوتەر. ئەو کاتی حەزم کرد نازناوەک دانێم، ئەو نازناوە لە سەرتاسەری جیهاندا بوونی نەبی. هەروەکو لە زمانی ئینگلیزی چووس واتە هەڵبژاردن، چووزن هەیە واتە هەڵبژێردراو. ئەمن نازناوەکەم کردە چووزەر هەتا ببتە هەڵبژێرەر واتە بە ئیسم فاعیل کە کەسێک هەڵدەبژێری واتە بە هەڵبژێرەر ئەو بڕیارە دەدا چی هەڵدەبژێری نەک یەکێک بڕیارە بدا هەڵیبژێری. چووزن لە زمانی ئینگلیزی بوونیە، چووزەر هەر لە قاموسی ئینگلیزی بوونی نەبوو. بەڵام ئەو کاتی فەزلی ڕەب العالەمین کە گەیشتە 10,000 لایک و ئەوانە بۆ پیج، ئەو کاتی گۆگل لە قاموسی دیکشنەری خۆی زیادی کرد بۆ کەلیمەشی عالەمی. ئێستا ئەگە لە گۆگل ترانسلیشن لێدەی یەکسەر پێت دەلێ عومەر چووزەر واتە عومەر موختار.